بێباکی حکوومەت لە داخوازی خۆپیشاندەران و بێمتمانەیی بە حکوومەت وای کردووە وشە نەماوە مامۆستایانی ناڕازی بە باڵای حکوومەتدا نەیڕێنەوە و داوای هەڵوەشاندنەوەی ئەم حکوومەتەژەکەن. درۆزنترین حکوومەتم بینی بێ ئەم حکوومەتەی خۆمانە. قەسەم بەخوا بڵێ ماسپیە باوەڕی پێ ناکەم، بڵێ ئەو عەرزە ڕەشە باوەڕی پێ ناکەم. لەبەر لە ماوەیەک لەمە پێش لە دەستگاکانی ڕاگەیاندن کردیان بە هەڵاو بەزم و هەڵپەرچێ وتیان ئەگەر یەکی دوانزە تا یەکی دوانزە خوێندن دەست پێ نەکاتەوە ئەوە خوێندنی ئەم ساڵ بە پیرۆ ئەڕات و یونسکۆ حسابی بۆ ناکا. ئەی وەزیری پەروەردە مەرحەبا ئەوە ئیساس ئەمڕۆ چەندی مانگە؟ ئەمڕۆ 4/12. کۆمەڵی کوردستان بێنە سەر جادەکان بە شێوەیەکی ئاشی خوازانە ڕاپەڕینێکی سەرتاسەری بکەن لە هەموو کوردستان بۆ هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە و بۆ کاراکردنەوەی پەرلەمان و دروستکردنی حکوومەتێکی ڕزگاری نیشتمانی کە یەکەم ئیشی هەڵپەساردنی هەموو پرۆسەنەوتەکان بێ، یعنی یەک گاڵۆن نەفرۆشرێ چونکە سوودی نییە بۆ خەڵکی تر بۆچی بفرۆشرێ. دوو مانگەکەی وەزیری پەروەردەش بۆ ئەژمارنەکردنی خوێندنی ئەمساڵی سنووری بایکۆت کۆتایی پێهاتوو. مامۆستایانی ناڕازیش دەڵێن دەرکردنی ئەو بڕیارانە لە دەسەڵاتی وەزیری پەروەردەدا نییە و وەزارەتی پەروەردەش با بڕیارێکی نوێ غیاباتی مامۆستایانی کردە فشارێک بۆ برنەوەیان بۆ ناو هۆڵەکانی خوێندن و ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ژەیانەوێت بە خۆپیشاندانێکی بەرفراوان وەڵامی ئەو بڕیاری وەزارەتی پەروەردە بدەنەوە. من ئەم ستۆپم بۆ دەسەڵاتداران داناوە هەڵگرتووە ئەڵێم بەسە دزیکردن بەسە خۆکەرکردن و کوێرکردن وەرن گوێ لە میلەتەکەتان بگرن. سبێنێ لە بەردەم پەروەردە ڕۆژ ئاوا سەعات 9 کۆوە بینەوە بۆ دەربڕین ناڕەزایەتی دژی ئەو بڕیاری وەزیری پەروەردە کە گوایە غیاب بۆ مامۆستایان ئەنووسێت خۆ داوای کردووە لە بەڕێوەبەرەکان و هەروە بەڕێوەبەرێکی شیشکە ئەو فەرمانە تەنفیز کات یا خۆ بینێرێ بۆ قوتابخانەکانە تاوەکو هەر مامۆستایەک نەچێتەوە هۆڵەکانی خوێندن بە غیاب نووسێت و ئەو هاندانەی کە ناویان ناوە هاندان نەیگرێتەوە. بەڵام ئێمە وەزیری پەروەردە و سەرجەم ئەو بەڕێزانەش دڵنیاکەینەوە کە ئێمە لە بایکۆت بەردەوامە بین و هەروەها لە هەوڵەکانمان کۆڵ نادەین هەتاوەکو ئەو کاتەی وەزارەتی پەروەردە لەستەمی پاشەکەوتی مچەوێتە دەرەوە. ئەمە زانکۆنیە، ئەمە دەستگاکی حزبیە. بەشێک لە خوێندکاران و مامۆستایان لە کۆلێژە جیاوازەکانی زانکۆی سلێمانی چوونەتەوە هۆڵەکانی خوێندن و مامۆستایانی ناڕازیش دەڵێن ئەوانەی ڕۆشتوونەتەوە هۆڵەکانی خوێندن بە فشاری حزبی بووە. لە ناو کەمپی نوێی زانکۆی سلێمانی بەڕێپێوانێک مامۆستایانی ناڕازی داوایان دەکرد خوێندکاران لە هۆڵەکانیان بێنە دەرەوە و پشتیوانی مامۆستایەکانیان بکەن. ئەگەر تۆ خوێندکاری من دوکتۆرێکی زانکۆم، ئەگەر تۆ شەرمەکەی وەکو خوێندکارێک سەڵپیابی تەنیا لە ناو وێنەکەتا خۆت دەبینی خۆت بەزلەزانی من لە دوایە بە بچ بەزانی ئەوە بزانە تۆ مردووی وەرە دەنگت بخە دەنگی پاڵی مامۆستاکانت. ناڕەزایی و خۆپیشاندانەکان لەسەر شەقامەکان تەنها بۆ وەرگرتنەوەی مافە سەرەتاییەکانیانە کە حکوومەتی هەرێم بە ناوی پاشەکەوتی موچەوە مامۆستا و فەرمانبەری خستووەتە سەر ساجی عەلی و مامۆستایانیش دەڵێن بە گیرفانی بەتاڵەوە ناتوانن بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و هیچ جۆرە فشار و ترس و تۆقاندنێکیش تا وەرگرتنەوەی مافەکانیان نایان باتەوە هۆڵەکانی خوێندن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.